ئەو کات تەوازن قوا لەگەڵ هێزە عێراقیەکانە وابوو ئەوەی کە لە دەستورە ئێستا نووسراوە بە قازانجی یەکێتی و پارتی نووسراوە ئەوە مادەی 140 لەو نازانم چییە و چییە و چییە ئەمانە کە هەموویە وەکو حیبری سەر وەرەقە هیچ نییە بەڵام ئەوە سەر تەوازن قواکە گۆڕاوە قدرەتی هەیە ئەمریکا پشتیوانیەکە غەرب پشتیوانیەکە عێراقێکی متەمەرکزیانەوێ عێراقێکی بەهێزیانەوێ بۆیە داوا لە یەکێتی و پارتیەکەن کە بێنە نێو ئەم پرۆسەیەوە و ئەگەر نایەنە نێو ئەم پرۆسەیەوە بە زۆریان بنە نێو ئەو پرۆسەیەوە ئەم گڵۆپە سەوزە کە بۆ حکوومەتەکەی سوودانی هەڵکراوە لەلایەن دەوڵەتانی ناوچەکە و لەلایەن جمهوری ئیسلامی و لایەن غەربەوە هەڵکراوە دەناخۆ ئەو قدرەت و توانە زۆر بەهێزەی نییە بەڵام ئەزانێت کە یەکێتی و پارتیش وەکو دەسەڵاتیان وەکو پەیوەندیان لەگەڵ خەڵکی کوردستانە پەیوەندیان هەلا هەلایە ریزەکانیان هەلا هەلایە بابە چەند مەفرەزەیەکی داعش گەیشتنە مەخموریان گرت مەسعود بەرزانی و هەچی مەسئولەکانیان هەر هەمویان خەریکی پێچانەوەی هێزەکانیان بوون و ڕایان کرد لە کاتێکە دیعایەوەکەن سەدان هەزار چەکداریان هەیە بەشێکی هێجگار سەرێکی لە داهات و سەرەت و سامانی کۆمەڵگەی کوردستان ئەچێ بۆ میلیشیا چەکدارانەی کە هیانە بەڵام بەرگەی هیچ شتێکیان نەگرت و هەرێکی بەلایەکە هەڵاتن بۆیە ئەوەی کە لە دەستورە ئەگەر کاتی خۆشی نووسرابێ ئێستا کە ئەم تەوازن قوایە گۆڕاوە سبەینە دەستورەکەشە خەنە نێو دەنگدانێکی ترەوە پەرلەمان دەنگی لەسەر دەستورەکەش ئەتوانین بگۆڕن بە قازانجی ئەم تەوازن قوایە